ئەم هەفتەیە چارەنووسی موچێ مانگی 6 یەکلایی دەکرێتەوە. ئەم هەفتەیە چارەنووسی موچەی مانگی 6 موچەخۆرانی هەرێمی کوردستان یەکلایی دەکرێتەوە و چاوەڕوان دەکرێت گۆڕانکاری لە ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا بکرێت. وا بڕیارە لە دوو ڕۆژی داهاتوودا راپۆرتی کۆتایی ئەو لێژنانە ڕادستی محەممەد شیعەت سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بکرێت کە بۆ بەدواداچوون لە چۆنیەتی پرۆسە و بڕی بەرهەمهێنانی نەوت سەردانی کێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستانیان کردبوو. ڕەنگە پێش کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق گفتوگۆ لەسەر راپۆرتی ئەو لێژنانە بکرێت. هەفتەی ڕابردوو ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لە دوای کۆبوونەوەی خۆیدا ڕایگەیاند بڕی 120 میلیارد دیناری داهاتی ناوخۆ ئەو نەوتەی داوا کرابوو کە ڕادستی کۆمپانیای سۆمۆ بکرێت ئامادەیە و چاوەڕوانی بەغدان تاوەکو نەوتەکە وەربگرێت یان هەناردەی بکات. بەپێی زانیاریەکانی پایتەخت میدیا ئەگەری زۆرە لەم هەفتەیە گۆڕانکاری لە ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا بکرێت چونکە بەغدا داوای نەوتێکی زۆرتر دەکات لە دوای چاکردنەوەی کێڵگەنەوتیەکان و حکوومەتی هەرێمیش بەغدای ئاگادار کردوتەوە کە لێژنەیەک بۆ بەدواداچوون لە ڕێژەی داهاتی ناوخۆی هەرێم دروست بکات چونکە داهاتی ناوخۆ بەم شێوەیە نییە و هەرێم ناتوانێت هەموو مانگێک 120 میلیارد دینار ڕادستی بەغدا بکات.